با مەبەستی بە دوواداچوونێک لە سەر جیاوازی زۆری نرخی بنزین و جیاوازی لە کوالێتەکەیدا لا قەزای چەمچەماڵەوە بەڕێکەوتین بەرەو ناحیەی قەرەهەنجیر لەگەڵ ئەوەی دووری نێوان چەمچەماڵ و قەرەهەنجیر تەنها 17 کیلۆمەترە، بەڵام جیاوازی هەر لترێکی بنزین نزیکەی 300 دینارە. هەر ئەمەش وای کردووە ژمارەیەکی زۆر لە شۆفێرانی سنووری پارێزگای سلێمانی ڕوو لەم بنزینخانەیە بکەن و داواش دەکەن نرخی بنزین لە هەرێمیش هاوشێوەی ناوچەکانی عێراقی لێ بکرێت. بێگومان لێ بنزینەیە، بەڵام لێرە نرخەکەی جیاوازە، نزیکەی نیوانی فەرقە، هەروە کوالیتیکیش زۆر باشە لە چاو بنزینەکانی چەمچەماڵ و لە دەوری سلێمانی بازیان منطقەکانی تر هەمویان لە منطقەیە بەنزخانەی قەرەنجیر پڕەیە. بە تاکید ئێرە زۆر خراپە، بە تایبەتی ئەو کاتانی کە بە پیتاقە نابێ. ئەگەر بە پیتاقەی باشترن کەمترە، بەڵامانی کاتانی بە پیتاقە نابێ خەڵکی ناوچەکانی تریش دێن ئەو کاتە لۆتێکی زۆر لەسەرم بنزخانەیە دروستە، بۆیە ئەنی پێویستە لێرە بکرێ بە دوو بنزخانە بۆ شۆفێران باشترە. یعنی هەندێک جار ئەگەر بە پیتاقە نەبێ ئەزمەی زیاتری لەسەرە، بە دڵنیایەوە پیتاقە نەبێ ئەزمێکی زۆر چەمچەماڵ لەبەر دوو هۆکار، یەکێکیان جیاوازی نرخەکەیە لە چەمچەماڵ بنزین بە 725 لە قەرەنجیر بە 450. ئەمە هۆکارێک دیش جۆری بنزینەکەی قەرەنجیر لە ڕووی کوالیتیەوە جۆری باشترە. وەڵایی زۆر زەرورە بەهۆی ئەم قەیرانەداریە و لێرانە نرخی بنزین نرخی بنزین لە ناوچەکانی چەمچەماڵ و منتیقانە بەرزترە لە چاویەوە. 17 کیلۆمەتر خەڵک ئەچێت لێ سراگرێ بە سعاتێ پڕێکات و لە قەرەنجیر بە 450 لە چەمچەماڵ بە 725 کە ئەوەی قەرەنجیر هەم بە کاتێکی زۆر کەم خەڵک وەرەگرێ بە سعاتێ سراگرێ وەرەگرێ. جۆرەکەی چاکتری شەداوە لە حکوومەتەکەی هاوشێوەی بنزینخانانە لێرە بکاتەوە. لەبەرێ خۆشیان ئەڵێن جیاوازی نێوان هەولێر و بەسرانیە بۆ جیاوازی قەرەنجیر بۆ چەمچەماڵ 17 کیلۆمەتر بۆ ئەو جیاوازی هەیە. چارەسەری بنەڕەتی نرخی دابەزانی نرخی بنزین لای خۆی شێوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیان لا ڕێگەی نوێنەرەکانی کورد لە بەغدا هەوڵی ئەوەیان داوە کە وەزارەتی نەوتی حکوومەتی ناوەند بە هەمان نرخی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بنزین بۆ شار و شارۆچکەکانی هەرێم دابین بکات. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بەردەوام ئەم بابەتانەمان جوڵانوە و قسەمان لەسەر کردووە. هەروە لە ئەنجومەنی پارێزگاشە لیژنەیەکی تایبەتمانەیە، لیژنەی پیشەسازی و زەکە تایبەتە بە بنزین و هەروەها نەوت و گاز و هەموو ئەوانەی کە لە نەوت دەرێت. ئەوانیش بەردەوام لیژنەکانمان هەوڵی خۆیان داوە چارەسەری بنەڕەتی نرخی دابەزانی نرخی بنزین سەرەتا لە عێراقەوە کرێ بۆی هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێمی کوردستانی وەکو هاوڵاتیانی پارێزگاکانی عێراق وەکو پارێزگاکانی تر تەماشا بکرێ. هەمیشە و دوای کۆتایی هاتنی هەڵبژاردنەکان پارتی و یەکێتی بەرزکردنەوەی نرخی شتومەک و زیادکردنی باج و ڕسومات و پاشەکەوتکردنی موچەی مانگەکانی کۆتایی ساڵ دەکەن بە دیاری دەستیان بۆ هاوڵاتیان. ئەم ساڵیش سەرەڕای بەردەوامی قەیرانی دارایی ڕاستەوخۆ پاش کۆتایی هاتنی هەڵبژاردنی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان نرخی بنزین بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆیەوە و دەنگۆی پاشەکەوتکردنی تەواوی موچەی سێمانی کۆتایی ئەم ساڵی فەرمانبەرانیش لە ئارادایە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قەرەهەنجیر.